ئەم ڕێڕەوە ئاویە شادەماری ئابووری جیهانە. ساڵانە 37,000 کەشتی بێرەدا تێدەپەڕن. خۆ ئەگەر ئەم دەرچەیە نەبێت ناچارن هەزاران کیلۆمەتر ببڕن و بە دەوری کیشوەری ئەمریکای باشووردا بسوڕێنەوە. کەناڵی پەنەما یەکێک لە سەرسوڕهێنەرترین شاکارە ئەندازیاریەکان کە ئێستا بۆتە جێی ململانەیەکی گەورەی جیهانی و ترامپ دەیەوێت بیخاتە ژێر ڕکێفی ئەمریکا و چین و هیندستانیش دەیانەوێت مشورێکی خۆیان بخۆن. ڕێڕەوی پەنەما درێژەکەی 82 کیلۆمەترە و هەردوو زەریای ئەتڵەسی و زەریای هێمن بەیەکەوە دەبەستێتەوە. ساڵی 1970 فەڕەنسیەکان دەستیان کرد بە هەڵکەندنی ئەم کەناڵە، بەڵام بەهۆی سەختی کارەکە و بڵاوبوونەوەی نەخۆشی نزیکەی 22,000 کرێکار تیادا گیانیان لەدەستدا و فەڕەنسیەکان شکستیان تیایدا هێنا. ساڵی 1904 ئەمریکا پرۆژەکەی کردە دەست، لە ماوەی 10 ساڵدا تەواوی کرد. شێوازێکی سەیر لە دروستکردنی کەناڵەکەدا پەیڕەو کراوە کە تیایدا هەر کەشتیەک وەک ئەسانسۆر بە چەند حەوزێکی پڕ لە ئاو بەرز دەکرێتەوە و لە دیوی ئەو دیویشەوە دادەبەزێ تا کەناڵەکە تێدەپەڕێنێت. کامێرای 964 چووە کەناڵی پەنەما و دیمەنی هاتوچۆ سەیرەکەی کەشتەکانی تۆمار کرد. ئەمانە بەشێکن لەو دیمەنانە. ساڵی 2016 پرۆژەی گەورەکردنی کەناڵەکە جێبەجێ کرا بۆ ئەوەی توانای هەبێت کەشتی گەورەتر بپەڕێنێتەوە. لە سەرەتای دروستکردنی کەناڵەکەوە ئەمریکا دەسەڵاتی بەسەریدا هەبوو، بەڵام لە ساڵی 1970 دەسەڵاتی کەناڵەکە گەڕێندرایەوە بۆ پەنەما و وەک ناوچەیەکی بێلایەن حسابی بۆ کرا. لە یەکەم ڕۆژی هاتنەوە سەردەسەڵاتی ترامپ ڕایگەیاند دەبێت ئەو کەناڵە بگەڕێتەوە بۆ ئەمریکا، چونکە کرێی گواستنەوەی لەسەر کەشتی ئەمریکەکان زیاد کردووە و هۆکارە بۆ گرانبوونی کاڵا لە ئەمریکا. ئەمەش مشتومڕی زۆری بەدوای خۆی داهێنا. بۆ شوێنگرەوەی پەنەما دەمێ ساڵە کەڵکەڵەی ئەوە داوێتی لە مێشکی وڵاتە گەورەکان کە لە نیکاراگووا کەناڵێکی تر بکەنەوە بۆ گرێدانەوەی هەردوو زەریاکە. ئێستا چین بە پشتیوانی هیند و رووسیا جددیتر بیری لێ دەکاتەوە، بەڵام ئەم هەنگاوە زۆر زەحمەتە و دەبێ بە درێژایی 270 کیلۆمەتر خاکی نیکاراگوا هەڵبدرن کە ئەمەش زۆر زەحمەتە و نازانرێت دەرفەتی سەرکەوتنی چەندە.